بە پێویست حەزەکەین هاوکاریان کەین و حەزەکەین ئێمە پڕ بەدڵ پێمان ناخۆشە کە ئەوەی کە ئاوا کارە ساتیان بەسەرهاتە فەرقی ئەوان و ئێمە چییە؟ هیچ کەسی حەز بە وەزع ناکە. ئێمە پێمان ناخۆشە پڕ بەدڵ من جاقسیان خۆم پڕ بەدڵ پێم ناخۆشە. وەڵا هەچی هاوکاریان بکەین ئەوەی پێویستە بۆیان دابین بکەین یعنی بە پێویست بە پێی ڕوحی حەزەکەین ئێمە پڕ بەدڵ یعنی هاوکاریان کەین پێویستی دەیان بۆ دابین کەین هەرچێکمان لە دەست بێت تەقسیری نەکەین چکە فەرقی ئەوان و ئێمە چییە؟ پێویستە وڵاتە حکوومەتەکەیان باش بێ یعنی کە شتێکیان بۆ دابین کە ئەوە هەچ شتێکی وا ڕوویە کە لەو کارە سات و هەمە لەرزێ بە دوور بن من پێم ناخۆشە کە ئاوا حکوومەتەکەیان ئیهمالە پڕ بەدڵ کێیە قابل لە ئەوەی کە حکوومەت پشتگیری نەکا میلەت دەکوێتوانێت بۆ میلەتی کە ئێستا خۆمانەگە حکوومەت پشتگیریمانەکە کێ بۆمانەکە هەموو حکوومەتێ وایە میلەتەکەی خۆی خۆشەوە و میلەتەکەی تر ئیهمالەکە ئێستاوە تا حکوومەتی بەغا کاونە دڵسۆزە بۆ کورد حکوومەتی خۆمان کوردی ئەوان سەر ئێمەیان ئیهمال کردووە ئەو باە پڕ بەدڵ حکوومەتی خۆمان پشتگیری خۆمانمانی کردایە چکە ئێمە کوردین ئەوانمان هەڵبژار ئەویش دەوڵەتێکە یعنی حەزەکان میلەتەکەی خۆی سەرکەوتو بێ وەک میلەتەکەی تری هەر فەرق و جیاوازی لە هەموو حکوومەتێکە هەیە. وڵای بەڕاستی هەتا ئینسان هەتا بتوانێت یارمەتیان بە زۆر خێرە من لەو ڕۆژ و ئەم شتە بووە لە ماڵی خۆمە باوەڕێکی شەوی وایە هەتا 12 شەو من بەس سەیری ئەو ئەحداسا ناکەم ئەوە نەخەفەتیان لێ خۆم فەرقی ئەو من چییە ئەو ئەمڕۆ لەوە سبێنێ لە منە ئینسانە بێ ڕوحی یارمەتیە بێ ئەگەر بێگانەش بێ وڵا لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئینسان ئەبێ ڕوحی یارمەتی هەبێ ئینسان بۆچی ئەڵێ موسڵمان لەبەر یارمەتی یەکتری بین ئەوە هەر زۆر ئەوە زیاترە لەوە کە ئینسان بێگانە بێت ئەگە کورد بێ باشترە بۆتەوە چکە هاونینی خۆتە هاو زبانی خۆتە وڵای پێویستە هەموو کاتێ یارمەتیان بین ئەگە بە ڕوحی بێ بە یارمەتی مادی بێ بە هەشتێ بێت بەڕاستیەوە خۆ هەر لەوان نیە لە ئێمەشە بەڕاستی زۆر قورسە ئەو شتەکە بەسەریان هاتووە یاخوا بەسەر هیچ کەسێکانەیە